خەریکە دیبەنی سەرنجڕاکێش وردە وردە سیمای شاری مووسڵ جوان دەکەنەوە کە بەشی زۆری بەهۆی شەڕێکی قورسی دژ چەکدارانی داعش خاپوور ببوو. یەکێک لە هۆکارانەی جوانیەک بە سیمای شارەکە دەدەنەوە دەرکەوتنەوەی ئۆتۆمۆبیلە کلاسیکیەکانن کە خاوەنەکانیان بە دەردەسەری لە دەست چەکدارانی داعش پاراستویانە. ئۆتۆمۆبیلی مارسیدس بێنز و مۆستانگ و کرایزلەر و شۆفرلێت و چەندین بڕاندی دیکە کە مۆدیلیان بۆ ساڵانی 1928 تا 1961 دەگەڕێنەوە. ئەو ئۆتۆمبیلانە بووبوون بە نەفرەت بۆ ئێمە چونکە هەر کاتێک دەچوینە سەر شەقامەکان چەکدارانی داعش دەیانگوت بوەستن ئۆتۆمبیلەکەتمان بدێ. دەیانگوت ئەمە چ ئۆتۆمبیلێکە؟ دەمگوت کاکە ئەمە ئۆتۆمبیلێکی ئاساییە و بۆ هۆکاری گواستنەوە بەکاری دێنین. دەیانگوت نانە ئەو ئۆتۆمبیلە بۆ ئێمە باشە و بماندێ. بۆ ئەو شتانە ئێمەیان ڕادەگرت. ئۆتۆمۆبیلە کلاسیکیەکان لە عێراق بە چەندین شەڕ و پێکداداندا تێپەڕیون. ئەو ئۆتۆمۆبیلانەی کە زیاتر سەرنجی فیتەرەکانیان ڕاکێشاوە براندی ئەمریکین. السيارات الأمريكية تعني القوة. ئۆتۆمبیلی ئەمریکی واتە هێز واتە پتەوی توانای ئەسپێکیان هەیە مەکینە و ماتۆڕی هیچ ئۆتۆمبیلێکی دیکە پێیان ناگات. ئۆتۆمبیلی جوان و پتەون مەکینەیان لەلایەن کۆمپانیای جێنێرال مۆتۆرز دروست دەکرێت کە ماتۆڕی ئۆتۆمبیلی ئەمریکی دروست دەکات بە کوالێتێکی بەرز و خۆگر لە نێو دۆخە سەختەکان دروست کراون. خاوەن ئۆتۆمۆبیلەکان چەندین فڕوفێلیان بەکارهێناوە تاوەکو توانیویانە ئۆتۆمۆبیلە کەم وێنەکانیان لە دەست داعش بپارێزن. بە گوتەی خەڵکی مووسڵ چەکدارانی داعش گوێیان بەوە نەدەدا ئەو ئۆتۆمۆبیلانە بۆ خاوەنەکانیان چەندە بە نرخ بووە. لە کاتی دەوڵەتی ئیسلامی توانیمان بە پەردەبۆشکردنیان پارێزگاری لە ئۆتۆمبیلانە بکەین. تۆز و خۆڵمان دەکردنە سەریان بۆ ئەوەی نەبینرێن چونکە ئۆتۆمبیلانە سەرنجڕاکێشن. ئێستا کە داعش نەماوە جارێکی دیکە ئۆتۆمۆبیلی کلاسیک لە مووسڵ دەردەکەونەوە. خاوەنەکانیان نەک تەنیا ئەو ئۆتۆمۆبیلانە نافرۆشن ئەوانەی ئۆتۆمۆبیلی کلاسیکیشان هەبووە و بەهۆی کۆنی تەمەنی لە کار کەوتووە جارێکی دیکە دەیبنەوە لای فیتەر و بە بڕە پارەیەک چاچیان دەکەنەوە.